مانەوەشمان لە حەلاقی تا حەفتی بەیانە وەکو چاکردن لە دوایوی دەست بە داهێنان دەکەین لەگەڵ هاتنی جەژن ئیدی سەرتاشخانەکان بەرناکەون تاوەکو بەرەبەیان سەرتاشەکان دەبێت لە نێو سەرتاشخانەکان من بۆ ئەوەی قژی هاوڵاتیان چاپکەن ئێستا لە یەکێک لە سەرتاشخانەکانی هەولێرم دەمەوێت یەکێک لەو سەرتاشانە بدوێنم وەستاجان سلااوت لێبێ ماندوو نەبیت ئەگەر پێم بڵیت تاوەکو ئێستا چەند کەست بە نزیکەی بەڕێ کردو تاوەکو کەیش دەبینێەوە چەند کەست ماوە بەخوای نسبەتی باشمان بەڕێکردیە 600مان بەڕێکردیە لە نەفەرەکانمان 140 مایە وەستاجان ئێوە تاوەکو کاژمێر چەند لێرە دەبن هۆکار چیشە خەڵک گواو بە درنگانی شەو دێتن بەخوای مەشغوڵی ئیشوکاری دیجێ بەجێ دەکە ئاخیر شت حەلاقیە و مانەوەشمان لە حەلاقی تا حەفتی بەیانە وەکو چاکردن لە دوایوی دەست بە داهێنان دەکەین پرزداهێنان شتیوە ینی ئەوانەی پرچیان چا دەکەن دوایەوە دێنەوە بۆ پرزدانان بەڵێ باشە بە شوێنگرەوەی ئەوە نییە لە شەوی عەرەفە هاوڵاتیان بە کاتە چکە بێن قژیان چاپ هەیە ئەکید بەس لەوانەیە ئەوانیش کاسبکار بن خەیات بی جلک فرۆش بی پێڵاو فرۆش بێ دوور لە ڕوت هەر کەسۆ بە ئیش خۆی مەشغوڵە لۆی تاخیرتریش دێ باشە لە ئەم جەژنە چ جیاوازیەکیە لەگەڵ جەژنەکانی تر کە هاوڵاتیان یا قژیان چا دەکەن یاخود ڕێژەی ئەوانەی کەس قژیان چا دەکەن زۆرترە یاخود کەمترێت کاریگەری بەخۆی ئەو ساڵ لە جێژنەی قوربان فەرقیە بوو یەکەم شت ئیمتحانی سەفی شەشی کەتە ناوێ و بەشەکی قوربانی دەکا بەشەکی چوویتە حەجێ و ئەو هۆکاریش کە بازار زەعیفە معاژ نهات نەکەشە هاتنی موچە کاریگردە سەرتاشخانەکان تاکید تاسیری دەبی باشە وەستاجان چیرۆکی جیاواز چیە لێرە کە تووشی دەبی یان ئەوڕۆ تووشی بووبی لە ڕۆژی عەرەفە بەخوای هەیە ئەنواعی هەیە چیرۆکێکمان بۆ باسکە لەسەرەوە ئێستا وەڵی سەرم زۆر قاڵە کاتی وەم نیە مشتریەکانم پەلەیانە ببوورە زۆر باشە وەستاجان لەش ساق دەست خۆش بێت ئەمە قسەی یەکێک لە سەرتاشەکانە کە کاریگەری ئەوەی کە خەڵک ئەم ساڵ کەمتر سەردانی سەرتاشخانەکان دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان مشتریەکانی خوان هەرەیە بەڵام ئەنجامدانی پرۆسەی قوربانیکردن و نەهاتنی موچە و خوێنکارانی پۆلی 12 ئامادەیش کاریگەری کردوتە سەر سەرتاشخانەکانی نێو شاری هەولێر.